فرمایشتێک پێغەمبەریان صلی الله عليه و وسلم دایکمان عایشە یێڕێتەوە فەرمووی بە مشتێ ئەو ئەمن فەرمووی دەستنوێژێکی ئەگرت ئەم مشتە ئاوا کاتە دەبەیەکی ئەم ساردیان هەرەوە ناکە بچووکەکانیان یا دەبەیەکی ئاو بەوەندە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دەستنوێژێکی ئەگرت وتیان چۆن دەستنوێژی ئەگرت بە دایکمان عایشە فەرمووی کانە یەدەهین به چۆن یەکی خۆی چەورەکە ئەوە بۆ شێوازە تەدلیکێکی ئەکردوتەوە مەهێم شوێنەکە و مۆکە و لاشەکە و پێستەکە تاوە تەڕ بۆتەوە هەر ئەوەندێ فەرمووی بە سێ مشتی ئەمەندە ساعێک سێ مشتی ئەمەنە خۆی ئەشۆرد چۆن ئەتوانێت فەرمووی کانە یەدەهین و هەر چۆن یەکێک خۆی چەورەکە بۆ شێوازە پێغەمبەریان صلی الله عليه و وسلم لاشێ خۆی پێ چەورە کردوتەوە بۆیە زۆر گرنگە ئێمە ئاگەمە لەوە ئەم بابەتە کە باسی وەقت حتا ئیبن عەباس کاتی ئەم فەرمایشتەی ڕیوایەت کرد نەفەرێک وتی جا چۆن بەوەنە ئەو دەستنوێژ ئەگیرێ فەرمووی کەسێ دەستنوێژی کرد کە لە تۆ باشتر بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبەو شێوازە دەستنوێژ ئەگرێ ئیتر لەمە زیاتر لەو سێ جارێکە خۆشەویست فەرموویەتی زیاتر ئەکاتە فێڵی شەیطان ئەکاتە داوی شەیطان ئەکاتە تەلبیسی ئیبلیس